کارەبا و ئاوی کوردستان کێشەی بۆ دروست بووە و ئۆتۆمبیلێکیش کارەساتی نایەوە. سڵاوتان لەبێت. لێدان لە گەورەترین کێڵگەی غازی عێراق و سەرچاوی دابینکردنی کارەبای هەرێم تاریکی و شەوەزەنگی بۆ کوردستان گەڕاندەوە. دوای هێرشەکەی شەوی ڕابردوو بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە زۆربەی ناوچەکانی کوردستان کارەبای 24 کاتژمێری نەما و دیسان مۆلیدەکان کەوتنەوە ئیش. هەر ئەوەشنا لە سلێمانی مەترسی بێ ئاوی لەسەر نۆسیتی دروست بووە. نزار فایق شۆفێری تەنکەرێکی ئاو بە 964 وت. بەهۆی نەبوونی کارەباوە ناتوانین لە شەمعەکانەوە ئاو بگوازینەوە. بەلایانی کەمەوە 1500 ماڵمان لەسرە. خەزانەکەمان هەر بەشی ئەمڕۆ دەکات و ئەگەر ئاو نەیەتەوە بەیانی هیچ نییە تەوزیعی بکەین. بە قسەی کەمال محەممەد وەزیری کارەبا بەهۆی هێرشەکەەوە 2700 تا 3000 مێگاوات کارەبا کەم بۆتەوە و لە ئێستادا 6 بۆ 8 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان. ئەوی تر دەبێت مۆلیدەکان بەپێی ئەو گرێبەستەی لەگەڵ پرۆژەی ڕووناکی هەیەە کارەبا بدەن بە هاوڵاتیان. ئۆتۆمبیلێک بە خێرایی زیاتر لە 180 کیلومتر لە کاتژمێرێکدا خۆی بۆ ئۆتۆمبیلێکی تردا کێشا. دواتر وەرگەڕا و کارەساتی نایەوە. ڕووداوەکە لەسەر ڕێگای کەرکووک بەغداد لە نزیک ناحیی سلێمانبەگ ڕوویداوە. ئۆتۆمبیلێکی جۆری BM خۆی بە کیایەکی بەرزدا کێشا و وەرگەڕا. گێچی BMەکەش لەسەر 186 وەستاوە. ئیبراهیم خالید ئێشکگر لە نەخۆشخانەی گشتی خورماتوو بە 964 وت. لە ڕووداوەکەدا دوو ژن و دوو پیاو کە ئەندامی یەک خێزانن لە ناو BMەکەدا بوون. گیانیان لەدەستداوە و دوو کەسی دیکەش لە ئۆتۆمبیلی بەرامبەر بریندار بوون و برینی یەکێکیان سەختە. ئەوانەی گیانیان لەدەستداوە دانیشتووی قەزای کفرین. پێشمەرگە تەنیا بۆ پاراستنی خاک و نیشتیمان گیان لەسەر دەست نییە، بەڵکو بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانیش گیان فیدایە. ئەوە تا لە سۆران پێشمەرگەیەک 4 دەفتەر دۆلاری دۆزیوەتەوە و بێدەستکاریکردن داوێتەوە بە خاوەنەکەی. پێشمەرگەیەکی هەیەزەکانی پشتیوانیەک بە ناوی ڕێگر شوجاع لە ناو بازاری سۆران بڕی 40,000 دۆلاری ئەمریکی دۆزیوەتەوە. دوای پەیدابوونی خاوەنەکەی هەموو پارەکەی بێکەم و کوڕی ڕادستی کردوتەوە. ئەم هەواڵە وەزارەتی پێشمەرگە بڵاوی کردوتەوە و ناوی خاوەنی پارەکەی ئاشکرا نەکردووە. بەڵام ئەوەی ئاماژەی بەوە کردووە کە پێشمەرگە هاوشان لەگەڵ ئەرکی پاراستنی خاک و وڵات پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانیش بە ئەرکی خۆیان دەزانن. گەنجە دەنگخۆشەکەی گەرمیان کە بۆ ئەنجامدانی کۆنسێرتی مەقامات و قەتار چوو بۆ ئەمریکا دوای 16 ڕۆژ گەڕایەوە کەلار و پێشوازێکی گەرم و گوڕی لێکرا. محەممەد لوقمان کە لە ناو گەرمیانەکان بە محەممەد گەرمیانی ناسراوە بە 964 وت. لە کۆنسێرتەکان سەفیری زۆربەی وڵاتەکان ئامادە بوون. جگە لە گۆرانی وتن پەیامێکم لەوێ خوێندەوە لەبارەی جینۆساید و ئەنفال و ئەو ئازارانەی کورد چەشتوێتی لە سەردەمی ڕژێمی لە ناوچووی بەعزدا. دەژڵێت 7 کۆنسێرتمان ئەنجامدا و لە یەکێک لە کۆنسێرتەکان سەفیرێک هاتە لاموتی هیچ لە گۆرانەکەت تێنەگەیشتم، بەڵام هەر بە ئاوازەکەیە ئەمزانی ئێوە چه ئازارێکتان هەیە وەکو کورد، ئەوە بۆ من زۆر گرنگ بوو. بەڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە دەزانین لە وەرزی بەهاراین خەڵک چاوەڕێ دەکات کە پلەکانی گەرمادا بەزێت و باران ببارێت. بەڵام من ئەمێ هەواڵێکتان پێڕا بکەینم ئەگەر بەنیازی گەشت و سەیرانن سبێنە دەتوانن بڕۆن گەشت و سەیرانی خۆتان بکەن لەبەر ئەوەی جەوێکی بەهاری هەیە دەتوانن بەبێ دوودڵی گەشت و سەیرانی خۆتان بکەن. ئەمڕۆ لە هەنێک ناوچە پەڵە هەور هەیە بەڵام هیچ بارانێک نییە و سبەینێش بە هەمان شێوەیە لە هەنێک ناوچە پەڵە هەور دەبینرێت و لە ناوچە شاخاوەکان لە هەنێ شوێنی بەگشتی دەبێتە هەور بەڵام باران نابارێت و وەسبەینێ بەرزترین پلە لە گەرمیانە کە 25 پلەی گەرمیە و ئەگەر حەستان لە گەشت و سەیران هەیە سبەینە دەتوانن بڕۆن گەشت و سەیرانی خۆتان بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.